بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆستایانی ئازیز و خۆشەویست، پێشەکی داواکارم لە خوای پەروەردگار ئیمانمان سەلامەت کات، خوای پەروەردگار دڵەکانمان ڕۆشن بکە بە نووری ئیمان و تەقوا. خۆم بە خۆشحاڵەزانم بۆ جارێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەمەوە بۆ پێشکەشکردنی بابەتێکی نوێ لە خزمەتی فەرموودەیەکی نوێدا لە فەرموودەکانی خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە پەرتووکێ الأربعون النوویە، ڕەحمەتی خوا لە دانەرەکەی بێ کە ئیمامی نەوویە، و هەروەها ڕەحمەتی خوا لە هەموو زانایانی ئومەت بێت. ئەمڕۆ بە یارمەتی خوای پەروەردگار دەچینە خزمەت تەنها یەک فەرموودە، فەرموودەی 28م، چونکە فەرموودەکە بەڕاستی بابەتی زۆر گەورەی تایە، جێی خۆیەتی کەوا ئێمە بچینە خزمەتی بە جوانی لێی تێبگەین و سوود لە فەرموودەکە وەربگرین، پاشان بتوانین تەطبیقی بکەین و جێبەجێ بکەین لە ژیانی ڕۆژانەی خۆمان. پێش حەدیسی 28 حەدیسی 27 بوو، حەدیسی سەمعان بوو، دەربارەی چاکە بوو و چاکەش بریتیە لە چی؟ حسن الخلق. حەدیسێکی گەورە بوو و ئەمڕۆژ دەچینە خزمەت حەدیسی 28 کە عن أبي نجيح العرباض بن سارية رضي الله عنه قال: وعظنا رسول الله صلى الله عليه وسلم موعظة وجلت منها القلوب وذرفت منها العيون، فقلنا يا رسول الله كأنها موعظة مودع فأوصنا. قال: أوصيكم بتقوى الله عز وجل والسمع والطاعة، وإن تأمر عليكم عبد فإنه من يعش منكم فسيرى اختلافا كثيرا، فعليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين وعضوا عليها بالنواجذ، وإياكم ومحدثات الأمور، فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة. رواه أبو داود والترمذي وقال حديث حسن صحيح. لا مسند إمام أحمد شهاتوام حديثا. ما مساني خوشويست أم حديثا كي جريتو بمان عرباضي كري سارية ككنيكينا يتشيا أبو نجيح، يعني لا كنيتري شيء أبو الحارث. أم بياولا أصلا خلقي شوية، خلقي شامة، خەڵکی حمصە لە بیلادی شام، هاتە مەدینە، ئیتر لە مەدینە مایەوە یەکێکە لەو کەسانی کە لە ئەهلی سوفا، واتە قوتابی زانکۆی سوفەیە. ئەهلی سوفا معلومی جەنابتانە لە جانبێکی مزگەوتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، لەوێ کاریان زۆر بوو، زیاتر لە مهاجرەکانیش بوون، دەمانەوە لەوێ و بۆ جیهاد دەردەچوون، لە سریەکان دەردەچوون، ئیش و کاریان دەکرد و زانستی شەرعیشیان لە کێ وەردەگرت؟ ڕاستەوخۆ لە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و مولازمەی پێغەمبەریشیان دەکرد عليه الصلاة والسلام. و پێغەمبەر عليه الصلاة والسلام زۆر کات لەگەڵ ئەهلی سوفا بوو، یعنی هەنیئەن بۆ ئەو سەحابانی کە لەوێ بوون کە پێغەمبەر عليه الصلاة والسلام کاتەکانی بەسەرە برد لەگەڵ ئەهلی سوفا، نانیشی دەخوارد لەگەڵیان و لە خزمەتیان بوو. ذهبی دەڵێ یەکێکە لەو کەسانی کەوا زۆر ینی گریانی هەبوو، عێرباض دڵی ناسک بوو. دوو پیاوی بەڕێز ئەچنە خزمەت عێرباض، سەردانی دەکەن، دەڵێن ئێمە هەم هاتوین زائیرین، میوانین، سەردانت دەکەین و هەروەها بەسەرت دەکەینەوە، بیستمانەکان ناساغی، یعنی بزان ئەمانە هەمووی ئەجرە، سەردانی برای بکەیت لە پێناو خوای پەروەردگار،
سەردانی نەخۆشی بکەی لە پێناو خوای پەروەردگار هەمووی ئەجرە. و هەروەها هاتوین شتێک لێ وەربگرین، چکە دەیانزانی لە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەویش ئەم فەرموودەی گێڕایەوە بۆیان. طبعاً یەکێکە لەوانەی کە چەندەها فەرموودەی گێڕاوەتەوە و یەکێکە لەوانەیش کە ئاەتی 92 لە سوورەتی تەوبە دابەزیوە بەسەریا چووە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەویش بەشدار بێت لە شەڕی تەبووکە، هیچ نەبوو سواری ببێ و بڕوا بەشدار بێ و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام داوای لێبوردنی کەوتی منیش شتێک لە بەردەستان نییە کە ئێوە سواری ببن و بەشداری جەنگ بکەن. ئەو ئاەتە دابەزی بەسەر عێرباضە. اینجا تەماشای حەدیسەکە بکەین، بەڕاستی زۆر شتی تایە مامۆستان. ئەگەر تەماشا بکەین هەر لە سەرەتاوە تفرمي عرباض وعظنا رسول الله صلى الله عليه وسلم موعظة وجلت منها القلوب وذرفت منها العيون. موعظة آموشگاری یادخستنەوە وتارێک بدەی، وتاری جمعە بێ، وتارێک لە کۆڕێکە بێ، لە سیمینارێک دەبێ. طبعا معلومی جەنابتانە وتاریش ئوسلوبی خۆی هەیە، لكل مقام مقالة وانە، بەڵام ئەم مەقامەی ئەوان ئەوەی دەخواست، یعنی ئەم مەوعیظەیە بێ، ئەم مواسفاتی هەبێ. مواسفاتی ئەم مەوعیظەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چی بووە؟ وەجیلت منها القلوب، یعنی ترسانی تیا بووە، دڵەکان وەک چۆن بڵێ ئیتر بە ئاگا بێنەوە. وەجیلت منها القلوب وذرفت منها العيون. و هەروەها ئەو مەوعیظە بووە هۆکارێک کەوا چاوەکان فرمێسک بێنێتە خوارەوە، یعنی ئەوەندە کاریگەری هەبووە ئەو مەوعیظەیە. ئەنجا ئەمڕۆ بەڕاستی ئێمەش پێویستیمان بەو مەوعیظانە هەیە لەم دنیای جەنجاڵ و مەشغەڵەت و سۆشیال میدیا و ئیتر، یعنی قەڵەباڵغەیەکی زۆر زۆرە. پێویستە کات جار نەجارێک بچنە خزمەت مامۆستایەک ئەو مەوعیظەیەمان بکات کەوا دڵەکانمان بە ئاگا بێنێتەوە و هەروەها چاوەکانمانیش فرمێس بێتە خوارەوە، کەمێک دڵەکانمان نەرم بێ، چاوەکانمان بەڕاستی ڕق بووە. مامۆستایان ئێمە ئێستار زۆر بمان لە فەیسبووکەکە دەبینی برایەک عەزیزێک، خزمێک، کەسێک دوور نزیک خەتێکی ڕەشیان هێناوەتە سەر وێنەکەی، کۆمێنتێک دەنووسین ئینا لیلله و ئینا ئیلەیهی ڕاجعون، تەواو بڕۆ دەڕۆیتە خوارەوە، وازی لێ دێنیە کەئەنەوە هیچی نەبووە. سبحان الله. یان وتارەکان تەماشا دەکەی، ینی ئەو ڕوحەتی تیان نەماوە. ئێمە پێویست دەکات کە وتارەکانمان، ئامۆژگاریەکانمان بەڕاستی ئەوانەی کەوا بانخوازن، ئەوانەی کەوا مامۆستان ئامۆژگاری خەڵک دەکەن، بەو شێوازەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە هەندێک کاتە بۆ بەرامبەرەکەیان زۆر پێویستە، زۆر پێویستە کە ئەو مواسفاتی تیا بێت. فقلنا بزانە، یعنی سبحان الله، سەحابەکان شت دەخوێننەوە، یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەم شێوازە مەوعیظە دەکات، ئامۆژگاری دەکات، وتار دەدات. طبعا لە ڕێواتێک هاتووە ئەم وتارەکەی بووە دوای نوێژی بەیانی بووە، کە نوێژی بەیانیان کردو، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دانیشتۆ، سەحابەکانیش لە دەور و پشتی دانیشتون، ئەم ئامۆژگاری کردووە. جا سبحان الله ئەو کاتش تایبەتمەندی خۆی هەیە، لەذەتی خۆی هەیە. ئەگەر هەر بڕۆن بۆ سەیرانێک لەگەڵ کۆمەڵە برایەک دوای نوێژی بەیانی ئەگەر دانیشین وتار بدرێت، سبحان الله ئەوە تامی خۆی هەیە، هەر جەوەکە خۆی جۆیەکی ئیمانیە. جا بۆیە مەوعیظەکەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوازە بووە، وەجیلت منها القلوب وذرفت منها العيون. فقلنا، چیڵێن سەحابەکان، یا رسول الله كأنها موعظة مودع، یعنی وەکو چۆن بڵێ ئیتر ئەمە کۆتا ئامۆژگاریە، ئامۆژگاری تر لە دوایەمەوە تر ممکنە نەیبیسین. ئەگەر بەو شێوازە بوو، یا رسول الله وەسیەتێک ئامۆژگاریمان بکە، ڕاستپاردەمان بکە، چیمان پێ ئەڵێی؟ سەحابە بەو شێوازە بوون، بۆیە بەو شێوازەش پەروەردە کران، بە دوای ئەوە بوون کە چی خێرە بۆ ژیانیان، بۆ دنیایان و هەروە بۆ ئاخیرەتیان پرسیاریان دەکرد، هەوڵیان بۆ دەدا.
پێغەمبەری صلى الله عليه وسلم لە وەڵامدا دەفەرمێ قال أوصيكم بتقوى الله عز وجل. هەروە ئەگەر تەماشای بکەی یعنی ڕستەیەکە هەموو جارەڵین لەخوا بترسە، تەقوای خواتە بێ. بەس ئەو شتە ئەو کەلیمەیە ئەو شەیە مامۆستایان زۆر گەورەیە، زۆر گەورەیە. یعنی ئەو اتقی الله وای کرد لەو گەنجە کەوا خەریک بوو زینا بکە، ئافرەتەکە پێوتی اتقی الله وازیێنە، وەکو چۆن بڵێ کارەبا گرتی. دەیزانی معنای اتقی الله یعنی چی؟ جا لێرەش پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئامۆژگاریان دەکا بە چی؟ بە تەقوای خوا. ڕەسی شەکەیە ئینسان ئەگەر تەقوای خوای پەروەردگاری هەبوو، ئەوامرەکانی خوای پەروەردگاری جێبەجێ کرد، فەرمانەکانی جێبەجێ کرد، ئەوەشی نەهی لێ کردووە وازی لێ بێنێ، خۆی بە دوور بگرێ لێی، ئەوەیە تەقوا. جا زۆر گرنگە کەوا ئینسان لە ئامۆژگارەکانیان دائیمەن چییە؟ بە بیرهێنانەوەی مقابلەکەی بکا بەچی؟ بە تەقوای خوای پەروەردگار. چەندەها ئایەت هاتووە دەربارەی تەقوا، چەندەها فەرموودەی پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام دەربارەی تەقوا. ئەوە بۆ خۆی بابێکە. عاقبەتیش بۆ کێیە؟ للمتقینە. تەقواش بە ئاسانی دەست دەکەوێت؟ نه، ئەبێ ئینسان مجاهدەی نەفسی خۆی بکات، خۆی ڕاهێنێت لەسەر چی؟ تەطبیقکردنی ئەوامری خوا و ئەوامری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وەصیەتی دووەمی چییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەو جەمع مبارەکە والسمع والطاعة. سمع والطاعة ئەمە نیشانەیە هەر کەسێ ئەم دووشتەی هەبێ ئەو کەسەی ئیماندارە. سمعنا وأطعنا. أي منافقان شيالين سمعنا وعصينا جوغرن بلام سربيتشي دكن. أما نا إيماندار سمعنا وأطعنا، إيمانداري حقيقية بيبوشي وازبه نابي فرتو فيال بكات خوي بخلط هنيه جويلا أحاديث ولا آيات كان بقري ودوايشيا سربيتشي بكات. نا إيمانداري حقيقي أو تانية والسمع والطاعة بوكيه. وإن تأمر عليكم عبد، لروايتك هاتوتي عبد كي عبدا حبشيا، أكر حبشيش بيت تماشا دكي. أما جرينجي شي أجينيا جرينجي سمع طاعة أجينيا، جرينجي أوش دكيني أجر هاتو عبدك يجبوا أمير لسر مسلمانان وإيمان داران نبيت شي بكن سمع طاعيان هبي بوي، سمع طاعيان هبي بابيكي زور قوريا. ئیتر ئێمەی مسلمان ئێمەی فێرخواز بەڕاستی ئەبێ بە جوانی تێبگەین لە مانای سەمع و تاعە. سەمع و تاعەمان بۆ کێ بێت؟ چونکە ئەمڕۆ بتوێ نەتەوێ مشتومڕێکی گەورەی لەسەر چی؟ تاعەی وەلی ئەمر. ئەو وەلی ئەمرە کێیە کەوا ئەبێ تاعەی هەبێت. مەجالێکی زۆر و فراوانە ئینسان دەتوانێت بڕات بە وردی زیاتر بخوێنێتەوە لەسەری، بەڵام لەم حەدیسە ئێمە ئەوەمان بۆ دەردەکەوێت کەوا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئامۆژگاری ئەو سەحابانەی کردووە کەوا چییە؟ سەمع و تاعەیان هەبێ بۆ ئەمیرێک ئەگەر چییە؟ ئەو ئەمیرەش عەبد بێت، عەبد بێ، ئەگەر عەبدێکی حەبەشیش بێ. لێرە ڕوونکردنەوەیەک دەدات وەک چۆن بڵێ شتێکە ئێستا ڕوو نادات بەڵام لە ئایندا ڕوو دەدات. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێیان دەفەرمێ فإنه من يعش منكم فسيرى اختلافا كثيرا. لە زەمەنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو اختلافیان نەبینی، بەڵام من يعش منكم يعني فترة طويلة، يعني کاتێکی زۆر بمێنێتەوە تەمەنی درێژ بێ، ئەوە ناکۆکی ئەبینێت. ڕوویدا یا ڕووی نەدا؟ ڕوویدا. ئەو سەحابانەی کەوا تەمەنیان درێژ بوو دوای وەفاتی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام، دوای خلافەتی ئەبوو بەکریش، دوای خلافەتی عومەریش، وردە چییە؟ اختلافا کەثیرەیان دەبینی. لە زەمەنی عوثمانە، لە زەمەنی عەلیە.
ئیتر بەو شێوازە اختلافیان دەبینی ناکۆکیەکانیان دەبینی. فعليكم بسنتي لێرە عیلاجی محەممەدی دێت صلى الله عليه وسلم ئەگەر هاتو ئێمەش لەم سەردەمە و لە هەرچی سەردەمێکا بێ ناکۆکی زۆر بوو، اختلاف زۆر بوو لە نێوان مسلمانان، ئەم شتە لە نێوان مسلمانانە ڕوودەدات. ئەگەر بەو شێوازە بوو حەل چییە؟ یعنی زۆر کەس هەیە دەڵێ باشە ئێمە یعنی ڕووی لە کوێ بکەین، ئەم هەموو مامۆستایە هەیە ئیسلامی شەرماوە. هەروەکو چۆن بانخوازێک داعیەک پیاوچاکێک وتی وەڵاهی پێم سەیرە یعنی ئیسلام ماوە و لەگەڵ ئەم هەموو مامۆستایانش کە هەیە لە ساحەکە، یعنی هەر یەکێک قسەیەک دەکا، هەر یەکێک تەفسیرێک دەکا، هەر یەکێک ئیجتیهادێک دەکا، هەر یەکێک شتێکی شاز دێنێتەوە دەیخاتە ناو ساحەکە و دەیخاتە ناو سۆشیال میدیاوە، ئیتر خەڵکی نازان ڕوو لە کوێ بکەن. نە، لێرە ئەگەر شتی وا ڕوویدا عیلاج چییە؟ عیلاجەکە ئەوەیە کە پێغەمبەر پێمان دەڵێ صلى الله عليه وسلم فعليكم بسنتي، ئەمە یەکەم زانە وشەی عەلەیکم، لێرە عەلەیکم بسنتي وسنتي کێش؟ وسنة الخلفاء الراشدين المهديين. ئەگەر بەو شێوازە اختیلاف کەوتە نێوان مسلمانانەوە حەل چییە؟ بگەڕێنەوە بۆ سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ممکنە پرسیار بکرێ ئایا سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەبەستە تەنها سنەتەکانە یان شەریعەتەکەیە یان مەنهەجەکەیە یان ڕێگاکەیە؟ هەموویەتی. ئەلەوەیە لەو شەرعە جوانە لەو مەنهەجە جوانە ئایا حەل و چارەسەر نییە بۆ کێشەکانمان؟ واللهی هەیە، یەقینمان هەبێت هەیە. بەڵام ئێمە هەندێک جار ئەچین بۆ مەسائلەکان متەڕەددین، بە گومانەوە چین بۆی. نە، یەقین تەبێ حتى لە بابی ڕزقە، با ئێمە یەقینمان هەبێ الله سبحانه وتعالى ڕازقە. لە بابی تەوەکولە با یەقینمان هەبێت تەوەکل بکەین بەسەر خوای پەروەردگار، بە دڵە ڕاوکیەوە نەچین، بە ساردەوە نەچین. حتى لە کاتی دوعاکان هەندێک جار سبحان الله دوعاکەین یعنی خوا پەنامەمدا ئەمانەی خوا تاقی بکەینەوە، دەست بانەکەینەوە و بەرزەکەینەوە و یا الله یا الله. ممکنیشە ومطعمه چی حرام وملبسه حرام وغذي بالحرام فأنا يستجاب لهذا. کابرا وا خۆیە بینێکەوە تر ئیلحاحی کردو لە دوعا، بەڵام سەیری خواردنەکەیەکەی، خواردنەوەکەی دەکەی، جلوبەرگی دەکەی، هەمووی بە حرام پەیدای کردووە. کابرا بە حرام پەیدای کردووە و بۆتە خاوەن سەروەت و سامانێکی مالانی هایە، دێت بە حرام پەیدای کردووە، دوای دێت ممکنە خێر و خێراتیش بکە، ممکنە لە سەفی یەکەمیشەوە بوەستێ. کاکە ئەبێ بزانین یعنی بەڕاستی ئێمە تەعامل لەگەڵ ئەڵڵاکەین. إن الله طيب لا يقبل إلا طيبا. بۆیە چارەسەرمان لەکوێیە؟ لە گەڕانەوەمانە بۆ شەرعی خوای پەروەردگار. هەر کاتێک مسلمانان خلافێک کەوتە نێوانیانەوە، بەڵام مامۆستایان کێشێکمان هەیە ئەمڕۆ خلافەکانمان زۆربەی لەبەر چییە؟ واللهی لەبەر مەنهەج نییە. هەندێک هەیە ئەوەی کە لە مەنهەج دەرچووەوە خلافمان نییە، ئەوە لە مەنهەج دەرچووە، بەڵام ئەوەی کە لە مەسەر مەنهەجە خۆی بە شوێن کەوتووی سەلەف دەزانێت، خلافەکەمان هەمووی ئەگەڕێتەوە بۆ چی؟ بۆ هەوا و نەفس. من کابرام پێ قبول نییە، تاو یەک شۆڕش دروستەکەم بەرامبەری، هەر لەبەر هەوا و نەفس. هەمومان کاکە قورئان و سونەت مەنهەجمانە، بۆچی ئەم شەڕ و هەراوەسیە بکەین؟ بۆچی ئەم هەموو ناکۆکیە بکەین؟ ئەم هەموو اختلافە بکەین لەسەر چی؟ هەوا و نەفسە، بڕوا بکەن هەوا و نەفسە. جارێکیان لە ناو سەحنەکە بووم، لە حەرەم بووم، برایەکی تر باسی مەنهەجمان کرد و باسی اختلافات و ناکۆکی نێوان مسلمانان. وتم برای ئازیزم واللهی کێشەکانمان هەوا و نەفسە. وتم سێ نەفەر لەم حەرەمەیە هەرسێکیان خۆیان بە خاوەن مەنهەج دەزانن، بەڵام قسەیان لەگەڵ یەک نییە. بۆ لەبەرەوەی هەوا و نەفسە، مەسەلەکە مەنهەج نییە. جا بۆیە ئینسان دڵەکەی پاک کاتەوە.
پەروەردەی خۆی بکات تەزکیەی نەفسی خۆی بکات بگەڕێنەوە بۆ ئەو چارەسەرە ئەو مەرجعە ئەو مەزدەرە چونکە لەوێ هەموو عیلاجێکی تێدایە فإنه من يعش منكم فسيرى اختلافا كثيرا فعليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين إن جاب بزانا عليكم ما مصاب كاري هناوا وعضوا عليها بالنواجذ عضوا يعني شي قزوانيا بتشيش اواني اخير واني كوتاي يم بيولن كاكيلا اواني اخر اوي سرو لاي راست سرو خوارو لاي تشبش سرو خوارو الاخيره اي باش خو سنت خو جسم نيه وانيا خويسا عض قز بو تشي بكاري بو جسم وانيا بو رسول الله صلى الله عليه وسلم امو شي بكاري ناوا تاكيد لسر شي قرتن تنقرتني شي سنتي بيغمر عليه الصلاة والسلام طريقة منهجي بيغمر عليه الصلاة والسلام طريقة منهجي خلفاء الراشدين المهديين راشدين بكي أوتري أواني كوا حقيا ناسي وشوني كوتون مهديين أواني الله سبحانه وتعالى هدايتي داون هردو كان لقل يكن أو دواي بيان دوتري شكا أو اختها خليفة نبون پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە کاتێک ئەو قسەی وتووە ئایا زانیوێتی ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی ئەبنە خەلیفە زانیوێتی وانە لە دوایە ئیشارەت بەڵکو چەند ئیشارەتێک هەیە کە بڕێنیتر لە خاستەن لە نەخۆشی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وردە وردە ئیشارەتەکان بەرەو کێ دەڕوات کەوا بێتە خەلیفە بەرەو ئەبوو بەکر دەڕوات بەرنوێژی ئەبوو بەکر و لە زۆر شتا بگەڕێنەوە بۆ لای ئەبوو بەکر وەکو ئیشارەت بووە باشە اینجا دوای ئەوە ئەبوو بەکریش ئیشارەت بۆ کێ دەکات بۆ عومەر دەکات دوای عومەریش چیەکە یعنی شتێک داهێنێت کەوا 6 کەس دیاری دەکات اینجاڵێ ئەلەو 6 کەسە ئەبێ یەکێکتان ببنە چی ببنە خەلیفە ببنە ئەمیری المومینین باشە بەو شێوازە دێت بەڵام لێرە ئیتر هەر کێک دێت بەو شێوازە بێ کەوا ڕاشد بێ مهدی بێت ئیتر ئەو دوای کێ هات ئەبوو بەکر هات بۆ ئێستا بۆوان دەوترێ ئەبوو بەکر دوای عومەر دوای عوثمان دوای عەلی ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ پیان دەوترێت چی خولەفای راشدین خولەفای راشدین وعضوا عليها بالنواجذ باشە یعنی ئەمانە ئەم خەلیفانشکەوە بەو شێوازە دێن هەمووی لەسەر سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە شتانشی کە خۆیان لەسەر دەمی خۆیانە کە شتێک وەکو سونەتێک پەیڕەوێک دەکەن وەکو وەسیلەیەک بۆ گەیشتن بە ئەمرێکی مەشروع ئەوە لەسەر ئەو سونەتەیە بۆیە باسی چی دەکات لە دوایی وئیاکم وئیاکم یعنی وەک چۆمڕی ئاگدار بن ومحدثات الأمور یعنی ئەو شتانی کەوا دای ئەهێنن و چیش فإن كل محدثة بدعة هەر داهێنراوێک لە بابی عیبادەتە چییە بدعەیە بدعەیە وكل بدعة وكل وشيء يعني زانا كلي بكارنا وكل بدعة ضلالة يعني همو بدعيك چيا گمڕاییە گمڕاییە ممکنە براک بڵێ ماوەسا عولەما تەقسیمی بدعیان کردووە بدعی حەسەنەمان هەیە بدعی چییە مەذمومەمان هەیە ئەسڵەن ئەوەی کە حەسەنە بێت چییە ئەسڵێکی هەیە ئەسڵێکی هەیە بەڵام ئەو بدعی کە مەذمومەیە ئەوە دەگرێتەوە کەوا گومڕاییە ئەو بدعانە هەمووی گومڕاییە هیچیان لە شەرعا نییە هیچ دەلیلێکیان لە شەرعا نییە باشە مامۆستایان ئەمە بە کورتی شەرحی ئەو فەرموودەیە دەچینە سەر فەوائیدەکانی بەڕاستی فەوائیدی زۆر زۆرتیایە لە فەوائیدەکان مەشروعیەتی ئامۆژگاری ئەمڕۆ بەڕاستی ئێمە پێویستیمان بەو ئامۆژگاریە هەیە هەروەکو لە فەرموودەیەک چوونە خزمەتی الدین و النەسیحە
الدین و النصیحە بەو ئادابانەی کە دانراوە مامۆستایان بۆ ئامۆژگاری ئەگەر ئێمە هەڵسین پێی بەڕاستی هەم خۆمان ئەگۆڕێین و هەم کۆمەڵگەکەشمان دەگۆڕێت ئەگەر ئێمە بەو شێوازە ئامۆژگاری بکەین. هەندێک جار ئامۆژگاریەکانی ئێمە خوا پەنامامدا چێتە بابی چی؟ چێتە بابی فەضاحەتەوە، بابی ئابڕوو بردننی مقابلەکە. ئەوە نەسیحەت نییە، ئەوە فەضیحەتە. جا بۆیە لە کوێشە ئەبێ لە کاتی خۆیان لە شوێنی خۆیان و هەندێک جاریش ئەبێ ئاگادار بین ئەوەندە ئامۆژگاری نەکەین کەوا بەرامبەرەکەمان تووشی چی بێت؟ مەلەل بێت. ئیسار پرسیارە بکەین مامۆسایە، یعنی ئەم هەموو ئامۆژگاریە دەکرێت دەیبیسین دەیبینین بەراوردی بکەین لەگەڵ ئەو گۆڕانکاریانی کە لە واقعە هەیە کاریگەری هەیە؟ ئیلا ما ڕەحیمە ڕەبی کەمە. ئەوسا مەزدەری وەرگرتنی زانیاری کەم بوو، بەڵام ئێستا زۆر زۆر بووە. لەگەڵ ئەوەشە نابێ بە چاوێکی کەمەوە تەماشای بکەین لەبەر ئەوەی ئەهلی باتڵ قسووریان نەکردووە، بە هەموو شێوازێک بە هەموو جۆرێک بە هەموو شکلێک هاتوونەتە مەیدانەوە. دنیایان پڕ لە باتڵ و لە بیدعە و خوڕافیات و لە بێ ئەخلاقی و بێ یعنی هەموو سنوورەکان بەزاندووە. ئێخۆ نابێ ساحەیان بۆ چۆڵ بکرێ، نە. بۆیە ئینسان بتوانێت لە شوێنی خۆیان لە کاتی خۆیان ئامۆژگاری بکە ئەگەر بە کۆمنتێکیش بێت، ئەگەر بە کۆمنتێکیش بێت کۆمنتێکی باش بێت جێگەی خۆی هەردەگرێت لای ئەڵڵا سوبحانەهو وتەعالا کردەوەی چاکە ون نابێت ون نابێت. دووەم بەڕاستی ئەو کەسەی کەوا ئامۆژگاری دەکات ئەبێ چییە؟ ئەبێ ئامۆژگاریەکەی سەرکەوتوو بێت، کاریگەری هەبێت، تەئثیر لە مقابلەکەی بکە. یعنی ئەوەی سە بۆ خۆی هەر هونەرێکە. مامۆستایان لە بابی بڵێن زانست ئەگەر ناوی بنین زانستی تەنمەی بەشەری گەشە پێدانی مرۆیی باسی ئەوە دەکرێت فەن و تەئثیر عەلە الآخەرین، هونەری ینی کاریگەریکردن لەسەر چی؟ لەسەر ئەوانی کەوا بەرامبەرتن لەسەر کەسانێکی تر. چۆن تۆ دەتوانی لە قسەکان تا بتانی کاریگەری لەسەر ئەو کەسە دروستکەی. ینی ئوستوبی خۆی هەیە. گەنجێک دێت بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم وەک چۆن بڵێ ئیتر بورکانێکە لە چی؟ لە شەهەوات. دێت بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت چی؟ ئیئذەن لی بالزینا. باشە؟ یعنی ئەم گەنجە ئیتر ئەو پەڕێتی وەک چۆن بڵێ مۆڵەتێک لە پێغەمبەر وەربگرێ بۆ زیناکردن شتی واش مستەحیلە، هەرگیز شتی وا نابێت. لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شەرعێت بداتە شتێکەوە لای ئەڵڵا سوبحانەهو وتەعالا حەرام کراوە قەدەغە کراوە. بەڵام بزانە چۆن ئامۆژگاری دەکات بە گوێرەی عەقڵی خۆی هەندێ وشە بەکار دێنێت کابرا چی لێ دێ؟ تەواو واز دێنێت واز دێنێت. ینی هەندێک جار بڕوا بکەن مامۆستایان ئامۆژگاری هەندێک لە بانخوازیان هەندێک لە مامۆستا ئەوەندە بەڕەقی دەیکات ئەوەندە بە وشکی دەیکا مقابلەکەی ڕاکە هەر بێزار دەبێت تووشی مەلەل دێت چکە قسەی ناشرین دەکات قسەی ڕق دەکات نابێت. ئەبێ ئێمە چاو لە پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم قودوەی ئێمە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. جا بۆیە ئەو کەسێک کەوا ئامۆژگاری دەکات بەڕاستی ئەبێ وشەی جوان بەکار بێنێت، وشەیەکەوە لەو ئاستا بێ کەوا مقابلەکە بزان چی ئاستێکیەیە بۆ ئەوەی بتوانێت دڵەکەی نەرم بکاتەوە، وای لێ بکات کەوا متەئەسر بێ حتا فرمێسکیش بڕژێ لە چاوەکانی. باسی ئەوە دەکات کە مەسەلەی دڵ، یعنی دڵ کاریگەری دەبێت بە چی؟ بە قسەیەک کەوا مؤثر بێت. یعنی ئەم دڵە جێگای ئەوەیە، یعنی هەرەوە نییە بڵێ دڵ ڕقە و وەڵا هیچ مەجالیتیانە، نە. چەنەها دیمەن هەیە سبحان الله ئینسان دەیبینێت هەر ئێستا ئەو دیمەنانەی کەوا لە غەزە دەیبینێ
وڵای ئەسحابی قولوبی حەی ئەوانەی کەوا دڵیان زیندووە کاتێک ئەو دیمەنانە دەبینن متاثر دەبن، یعنی دڵەکانیان بەڕاستی تحملی ئەو وەزع ناکات، چاوەکانیان فرمێسک دێتە خوارەوە. بە تایبەت ئێمە لەم وڵاتانە کە هیچ لا حەولە لەنا وەلا قووە ئیلا مەسەلەی دوعایە و کە دڵمان لەلایەن بێ و فرمێسکیان بۆ بڕێژێنن و دوعایان بۆ بکەین تەنها ئەومان لەدەست دێت. داواش بکەین لە خوای پەروەردگار ئەو حاڵەیان بە حاڵێکی باشتر بگۆڕێت و ئینشاءڵڵا نەسری خوای پەروەردگاریش نزیکە. جا بۆیە ئازیزانم بە تایبەت ئەوانەی کەوا بانخوازن لەو سلکە هیچ دەکەن ئامۆژگاری خەڵک دەکەن بزانن کەوا خەڵکی خاوەن ئەو دڵانەیە، تۆ ئوسلوبێک بەکاربێنە وشەیەک بەکاربێنە بە یارمەتی خوای پەروەردگار بە تایبەت ئەو قسانە ئەگەر لە دڵەوە دەرچێ ئەچێتە دڵەوە. ئەو کەسەی ئامۆژگاری دەکا و وەک چۆن بڵێ کاتیەوە هاتووە و بڕات سەفەرێ بکات لەو شوێنە نەمێنێ، ئایا ئەو قسانە کاریگەری زیاتر دەبیانە؟ دەبێت بە حورقەوە قسە دەکات، بە حورقەوە، یعنی برایەکە لە شوێنێکە ئەڵێ کاکە ممکنە جارێتتر من نەبینم بەڵام بەهانەی ئامۆژگاریتان بکەم، سیرەکەی بە حورقەوە، ینی دەسووتێت لە ناوەوە ئامۆژگاری دەکات، دەڵێ بتەخوای خواتانە بێ لەخوا بترسن ڕێگەی خوا بگرن، یان باوکێک بۆ منداڵەکانی لەسرە مەرگە بۆ نمونە دەزانێت ئیتر تەواو نزیک بۆتەوە لە مردنەوە نازان چی کاتێک مەلەکل مەوت دێت ڕۆحی دەکێشێ و دەڕات، سێرەکەی ئامۆژگاری دەکات. مامۆستایەک زانایەک لەسرە مەرگایە کە ئامۆژگاری دەکات. جا بۆیە وەسیەکانی ئامۆژگاری ئەو جۆرە کەسانە چییە؟ کاریگەری دەبێت. خاڵێکی تر ئەوەیە کە ئینسان ئایا لە چی کاتێکا داوای ئامۆژگاری دەکات لە زانایەک، لە مامۆستایەک، لە بانخوازێک، لە خاوەن ئەزمونێک، لە هەموو کاتێک؟ نە، لەو کاتێک کەوا پێویستی پێێتی، لەو کاتێک کەوا پێویستی پێێتی. بۆیە ئەوانیش زانیان مووقفەکە ئەوە بۆ شێوەیە فەرمویان چی؟ فەئەوسینا، ئامۆژگاریمان کە یا ڕەسوول الله. اینجا ئەوەیە کە ئینسان ئەگەر سەبەب هەبوو داوا بکات، داوای ئامۆژگاری بکات لە مامۆسایەک، لە زانایەک، لە بانخوازێک. ئەگەر سەبەبیش نەبوو یعنی پێویست ناکە هەر بگەیت هەر مامۆسایەک مامۆسا زەحمەت نوێ و ئامۆژگارێکم کە، مامۆسا زەحمەت نوێ و ئامۆژگارێکم کە. ئامۆژگاری بۆ خۆی خێرە، بەڵام هەندێک جار سێرەکەی ئەو کاتە ئەوە نییە، مامۆسا مەشغوڵە، ئیشێکی هەیە، کارێکی هەیە. جا ئینسان ئەگەر سەبەب هەبوو، هۆکار هەبوو، ئەو کاتە داوای ئامۆژگاری بکات لەوەی لە خۆی بەرزترە ئەگەر زانا بێ یان خاوەن ئەزمونێک بێ. ئینسانیش لە کاتێکە کە داوای لێ دەکرێت دائیمەن ئەوە زۆر گرنگە، وەکو خاڵێکی گرنگ سەرەتایی کە ئینسان وەسیەت و ئامۆژگاری مقابلەکەی بکات، ئەوەی کە لە بەرامبەرێتی بەچی؟ بە تەقوای خوای پەروەردگار، بە تەقوای خوای پەروەردگار. ئەوە زۆر گرنگە. اینجا مەسەلەی لە وڵاتی ئیسلامیە مامۆستایان ئەو مەسەلەیەکی زۆر گرنگە، وەکو باسم کرد ئەو مەسەلەیە بەلاڕێدا ڕۆشتووە، مەسەلەی سەمع و تاعە، یعنی ئەو دەقانەی کە هاتووە لە وڵاتێکی ئیسلامیدا ئەبێ بەڕاستی بۆکو خۆی جێبەجێ بکرێت. بەڵام ئەگەر لە وڵاتێکا کە ئیسلامی نەبوو، حاکمەکەی کە حکمی بە شەرعی خوای پەروەردگار ناکرد، ئەوە شتێکی ترە، ئەوە تۆ ڕێز دەگریت، یعنی لەو سیستەمە، لەو قانونە، لەو حاکمە. بەڵام وەکو ئەو دەقانی کە هاتووە بۆ ئەوەی کە سەمع و تاعە بێت بۆ ئەمیرێکی موسڵمان، ممکنە ئەو ئەمیرە موسڵمانش هەم تەرخەمی هەبێ لە جێبەجێکردنی ئەوامرەکانی خوای پەروەردگار. بەڵام مانای ئەوە نییە کەوا تۆ لی دەرچیت، مانای ئەوە نییە کەوا تۆ ئیتر بەگوێی نەکەی، ئەوش ئینسانە. بەڵام ئەمری پێت کرد بە معسیەتی خوای پەروەردگار، ئەو کاتە تۆ بەگوێی ناکەی. بۆیە الله سبحانه وتعالاش لە قورئانە چی فەرمێت؟ یا ئەیها الذین آمنوا ئەمە نیداءە بۆ ئیمانداران، ئەطیعوا الله وأطیعوا الرسول وأولی الأمر منكم، ئەمە تاعی وەلی ئەمر
هاتووە لە مەرتەبەی چی لە پلەی سێیەم لە پلەی سێیەم اینجا بە فعلی ئەطیعوش نهاتووە بۆیە مەجالی تایە یعنی تو ئێمە مەجالی تایەکەوە ئێطاعی خوا نەکەین مەجالی تایە ئێطاعی پێغەمبەر نەکەین صلی الله عليه وسلم نەخێر ئەطیعو بەڵام ئەوە مەجالی تایە مەجالی تایە هەر کاتێک ئەوەلی ئەمرە گوێڕایەڵی الله سبحانه وتعالى کرد لەگەڵ گوێڕایەڵی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم ئیطاعە دەکرێت ئیطاعە دەکرێت وەکو باسمانش کرد هەر کاتێکیش فەرمانیان کرد بە معسیەتی الله سبحانه وتعالى فلا سمع ولا طاعة اینجا ئەم حەدیثەش ظاهری ئەم حەدیثە چییە واجبە سەمع و طاعی وەلی ئەمر بکرێت وەلی ئەمر بکرێت اسمع وأطع وإن ضرب ظهرك وأخذ مالك لێرە ئەم حەدیثە کە مسلم ڕیوایەتی کردووە ممکنە ببێت سەبەبی شەرعیش بێت کابرا ئەمیرە دێت زوڵم دەکات لەو هاوڵاتیە باشە ئەمە معسیەتە وانە معسیەتی خوای گەورە دەکات بۆچی زوڵمەکەی بەڵام لێرە مووقفی ئەو هاوڵاتیە چی دەبێت باسی وەلی ئەمرێکی شەرعی دەکەم نەکو وەلی ئەمرێکی غەیرە شەرعی لێرە چییە بێت ئەبێ بڵێ لا ئەوتیعوک بە گوێڕایەڵیت ناکەم بە قسەت ناکەم هەتاکو تۆ ئەگەڕێیتەوە بە قسەی ئەڵڵاکەی سوبحانە وتعالە گوێڕایەڵی خواکەی گوێڕایەڵی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام یعنی لێرە ئێستا کابرا زوڵم دەکات چی دەڵێن مامۆستایان لە چیە بەگوێی ناکەی هەر هیچ ئێستا لەگەڵ حەدیثا چی دەڵێ اسمع وأطع وإن ضرب ظهرك وأخذ مالك واضحة وانە قامچی بەکارهێناوە و پارەش چی بردووە باش باسی دەوڵەتی ئیسلامی دەکەم ئەوە فەرقێکی هەیە لە غەیر دەوڵەتی ئیسلامی کابرا ئەسڵەن فڕی بە ئیسلامەوە نییە باشە حکم بە شەڕی خوای پەروەردگار ناکە تۆ ئەوە شتێکی ترە بەڵام لێرە کابرا گوێڕایەڵی خوای گەورە دەکات موسڵمانە ئەهلی قیبلەیە ئەمیرە ئەمیر بەڵام زوڵم دەکات نصیحەتی دەکەی ئامۆژگاری دەکەی وایە لەبەرەوەی ئەو نمونەیە هێننەوە دایمەن بۆچی بۆ مەزلومەکان وانە تەماشای ئیمام عومەریش کە ڕێی داوە بزانێت چەندێک ئەوە بووە یەکێک ئاوا هەڵسێ لە بڵێن سەردەمی ئەودا ئەو بەو شێوازە ئەو بەو حڕێتە قسە بکە باشە دوای ڕوونیشی کردەوە بەڵام ئەم مەسەلەیە بەڕاستی جێی ئەوەیە کە زیاتری لەسەر بخوێنین زیاتر تێبگەین لە دەقەکان اینجا ئەو جیاوازیش بکەین لە نێوان چی کە دەوڵەتێکی ئیسلامیە تەطبیقی شەرع دەکرێت بەڵام حاکمەکە ئەو زوڵمە دەکات وەکو خودی خۆی ئەو زوڵمە دەکات ئەو ماسیەتە دەکات دەکرێت ینی نمونە زۆرە لە واقعی بڵێن تاریخی ئیسلامیە دەکرێت ینی بڵێن موسڵمانان بەگوێی ئەم حاکمە نەکەن لەبەرەوەی ئەو زوڵمە دەکات خاصن ئەو نەفەرە خۆی وەکو شخصی خۆی ماسیەتی نەوەتێ ماسیەت بکە زوڵمەکات ئەوە ناڵێ ماسیەت بکە ناڵێ بڕۆ عارق بخۆرەوە ناڵێ نوێژ مەکە بەڵ ئەرێ کاکە گیان منە لێ هەندێک حقوقی تۆم بردووە پارەتم بردووە موچەکەتم بردووە بۆ نمونە باشە هەر ڕقم لێتەوە هەندێک شم لێت داوە ئەوە مەسەلەیەکی زۆرە هۆیە یەکسەر لای بینە خروج لەسەری بکەین و بڵێن کاکە لا چۆن جاو بابەتە زۆر هەڵەگرێ ئاڕاکانیش زۆرن من پێم خۆشە زیاتر بخوێنەوە لەسەر ئەو مەسەلەیە
زیاتر ینی تێبگەین لەو مەسەلەیە چونکە ئەمڕۆ بە خراپە بەکار دەێنرێت بە خراپە بەکار دێنرێت چونکە قیاس دەکرێت ینی لە دەوڵەتێکی ئیسلامیە ئەگەر سیستەمەکە حاکمیت شەرعی خوای پەروەردگار بوو دەستور هەمووی قورئان و سونەت بوو هیچ مخالفەی شەرعی تیان نەبوو کابراش ئەمیرەکە سەرۆکەکە سوڵتانەکە حاکمەکە حکوم بە شەرع دەکات بەڵام هەندێک زوڵمی هەیە لەم کاتە ئایا ئەبێ سەبر بگری لەسەر ئەو زوڵمەی یان وەکو مامۆستا فەرمووی یەکسەر خۆمان حازرکەین و دەرچین لەسەر ئەو حاکمە و فەوزایەک دروست بێ و ئیتر نازانین مەئالاتی ئەویشە چی لێ دێ ئەو دەرچوونە چی لێ دێت ئایا ئەویش بە ئاسانی وازێنێت لە سوڵتەکەی خۆی ئەڵێ من کاکە حکم بە شەرعی خوا دەکەم ئەو زوڵمەم کردووە ئەوە شتێکە و یانەوە تا تەوبە دەکەم یان ئەگەڕێمەوە ئەگەر ئامۆژگاری بکرێ و حەقی ئەو نەفەرە بدات بڵێ کاکەەوە نایەنێکەوە تۆ هەموو ئومەت هەڵسێتە گیان من لە بەرەوەی زوڵمێکم کردووە نابێت زوڵم بکە خۆ نابێت وەکو باسمان کرد مەعسیەتە تاوانبارە گوناحبارە ئەبێ ڕێگاکان چی بێت بۆ هێنانەوەی ئەو کابرا مامۆستا فەرمووی ئونسوڕ ئەخاکە ظالیمەن ئەو مەظلومەن ئەگەر ظالمیشە کاکە تو خۆبی ئامۆژگاری بکەی بڵێ زوڵم مەکە ستەم مەکە ئەوە ممکنە لە بیری چوو بێت یان لە غەفڵەتا بێ ئەلموهیم ئەگەڕێنەوە کاکە مەوعیزەیەکی دەکەین شکم دڵی نەرم بێت واز بێنێت وانە تەوبە بکات ئالەنە بڵێن کاکە وەڵام من مافەکانیشی دەدەمەوە زوڵمێکم لەو هاوڵاتیە کردووە نابێ ناڵێم ئاخر تۆ بێ ڕێکارەکان بگریتە بەر ئیتر بزانیەکێ لە ڕێگاکان وتمان چیە ئامۆژگاریکردنە ئیتر یەکێکەوانەیە کەواتر ئەوانی کە دەور و پشتین نزیکن لێەوە زەختی لێ بکرێت ئەمەش دوایی وەکو باسم کرد چییە لەگەڵ ڕەفتارێکە لەگەڵ یەکێک ینی ئەمە نەهاتووە هەرچی خەڵکەیە کاکە بەندیخانەیە بکاتەوە گشتی بکاتە ناو بەندیخانە ئەیتر هەر بگات هەر یەکێک و چی بکوتە لێدا ئیتر زوڵم وستەم بکە پاری ئەو پارێ و هەموو خەڵکە گشتی ببات نا ینی ئسمع وأطع وإن ضرب ظهرك وأخذ مالك يعني دیارە ئەوە شتێکە حاڵەتێکی تایبەتە بۆ ئەو کەسە ینی کەسێک بەڵام ئەگەر کابرا زوڵمی تەواو بوو جا زوڵمەکەشی وای لێ هات کە بچێتە بابی ئەوەی کە ئیتر وردەوردە تەعتیلی شەریعەتی خوای پەروەردگار بکە ئەو کاتش ئیتر عولەما و زانایان و موسڵحین گشتی دێتە سەرخەت مەفاسد و مەساڵح لە یەک بدەنەوە ئەو شتانە ینی هەر بە حەماسەتی گەنجێک نییە یەکسەر بڕیارێک بدا و بڵێ کاکە وەکو مامۆستا بڵێ کاکە با دەرچین یەکسەر خروج بکەین لەسەری و ئینقلابێ بکەین لەسەر کابرا اینجا ئەمە هەر کەسێک بەو شێوازە بێ مامۆستایان حەزمان لە یەکێ نەبوو زوڵمێکی کرد یان شتێکی کرد جانەم سەردەمەش ئەو قەمیسانە ئەکرێتە بەر وەڵا کابرا زاڵمە کابرا مستەبدە دیکتاتۆرە ئەوەیە تەماشا دەکەین کاکەم خۆی حەزی لەو مەنسەبەی و لەو شوێنەیە ئەوەی ترەوە خەڵکەش وردەوردە چییە ئەوە بکات نا شتەکە دیارە ئێمە شعیرەیەکی گەورەمان هەیە کە چییە ئەمر بە معروف نەی لە منکەرە وان نییە ئەوە هەرە بێ بکرێت ئێمە نەسیحەتە یەکێک لە عینەکان چییە نەسیحەتی کێ دەکەی ئەئیمەت المسلمینە ئەئیمەت المسلمین مسلمین بۆیە من ئەو فەرق و جیاوازیە بەڕاستیە بێ بکرێت یعنی سم کێشە ئەوەیە کابرا دوورە لە هەموو سنوورەکانی خوای پەروەردگارەوە لە تەطبیقکردنی شەرعەوە ممکنە نوێژیش نەکات ینی بە هەموو شێوازە بە شێوازێک لە شێوازەکان هاتووە سوڵتەی گرۆتە دەست باشە ئەمە چییە بڵێ وەڵا کاکا بێ سەمەتاعیم کەسە بێت کابراایەکە ممکنە ئەسڵەن هەر کافر بێت بە قووەت هاتووە وڵاتەکەتی داگیر کردووە تخواوە قسەیە بڵێ کاکە وەڵاوە هاتووە بێ سەمەتاعات هەبێ بۆی ئەو سەمەتاعیکەوە ئەحادیسەکان باسی دەکات نا ئەوە تو وڵاتەکەتی داگیر کردو تو بڵێ سەمەتاعات هەبێ یعنی ئەبێ ڕازی بی بە داگیرکردنی وڵاتەکەت ئێوەش کەی لە شەرع شوێنی ئەبێتەوە ممکنە تۆ قوتت نەبێ ممکنە حاڵەتەکەت وابێ بەڵام نابێ بڵێ وەڵا بێ سەمەتاعی بکەی سەمەتاعشت کرد تو خۆ منەوە نییە وەکو حاڵەتێکی اضطراریە طارئە ئەو شتە بووە ئینسان سەبر دەگرێ بەڵام لە دڵەوە قەت ڕازی نابێ بەو حکومە تاغوتیە بەڵێ ئازیزانم
ئەوە بابەتێکی بەڕاستی گرنگە من پێم خۆشە زیاتر ئینسان بخوێنێتەوە لەسەری یەکێک لە فایدەکانی تر ئەوەیە ثبوت چییە ینی ثابتە کەوا عەبد ببێتە چی ئەمیر ببێتە ئەمیر وئین تەئەمەڕ عەلەیکم عەبد وئین تەئەمەڕ عەلەیکم عەبد لێرەشی تایە مامۆستایان ئەوە زۆر گرنگە وجوب التمسك بسنة النبي صلى الله عليه وسلم عند الاختلاف بتايبتي أو هر عام بشيوكي قشتي أبي إما بابند بين بسنة كاني بيغمر عليه الصلاة والسلام بلام لكاتي ناكوكي اختلافا واجبة بوي ليرا فرمي فعليكم بسنتي وهر واشيا أو كاتا چی کاتێک تۆی ینی واجبە ئەو کاتەش ئەبێت تۆ بزانین سنەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زانیاری و علمت هەبێ دەربارەی سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەروەها سنەتی کێ خولەفای ڕاشیدین یەک لەفتەیەکی وەک چۆن بڵێ جوان هەیە چۆن تەفسیری ئەوە دەکەن سنەتی خولەفای ڕاشیدین هەندێک لە عولەما و بەتایبەت ئەوانەی معاصر ئەڵێن مەبەستی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زیاتر چی بووە لە مەسئلەی سنەتی و سنەتی خولەفای ڕاشیدین المەهدیین ئەوەیە لە بواری حکومدا لە بواری سیاسەتدا لە بواری خلافەتدا ینی مەسەلەکە باسی چییەکە خلافە دەکات ئەلەو کاتە تۆ مسلمان ئەبێ پابند بێ بەو خەلیفەیە کە دوای پێغەمبەر دی عەلەیهی سەڵات وەسەلام شتانێک دەکات اینجا ئەو سنەتانە چییە ینی ئەوەیەکەوە دەتگەێنێت بە ئەمرێکی مەشروع کە خەلیفەکان دەیکەن تۆ بێ پابند بی چونکە ئەمە وەسیەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەسیەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جا بۆیە لێرە بەو شێوازش ماناکەی لە یەک دەدەنەوە کە ئەڵێن سنەت لە زمانە ینی چی ینی طەریقەت بۆیە وەکو چۆن بڵێ ئاوای و فەرمووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەلزەموا طەریقەتی وطەریقەت الخولەفاء الراشدین پابند بن بە ڕێگاکەی من و ڕێگای خولەفای ڕاشیدین ڕێگای خولەفای ڕاشیدین چییە ڕێگای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام اینجا بۆیە سنەتی خلافەت تحدیدەن چییە ئەڵێ ئەو سنەتانەیە کە لە مەسائلی دەستوری لە مەسائلی سیاسی وەک بڵێن بە زاراوەیەکی ئێستا هەتاڵێ عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزا و ڕەحمەتی خۆی خوای لێبێ ئەو ڕەئیسی لەژنەکە بوو بۆ بە دەستنیشانکردنی خەلیفەی سێیەم عوثمان کە کێ دیاری کرد عومەر ئەوی کردە ڕەئیسیان باشە تی دەرناچن هەتا خەلیفەیەک دیاری دەکەن اینجا بۆیە لەوێ ئەڵێ وەکو ڕەئیسێکی لیجنەی انتخابی بوو ئەو مامۆستایە بەو شێوازە دەری دەبڕێ فەرمووی بە عوثمانی کوڕی عەفانی فەرموو فقال أبايعك بيعتت بيددم على سنة الله ورسوله والخليفتين من بعده زانا يعني بيعتت بيددم بتشي بويكا لسر سنة الله سبحانه وتعالى وسنة پیغمبر عليه الصلاة والسلام يعني طريقات منهج شرع أو كي هردو خليفة كش أبو بكر عمر يعني ليرة سنة شيء بكارينا بمعناي طريقات بمعناي شريعات انجا عضوا عليها بالنواجذ اوش براستي معناي اوي كوا انسان تند بيت لسر سنة كاني پیغمبر عليه الصلاة والسلام پابند بيت با شرعي خواي پروردگار لسر او رقايا بيا وهروهاش دور بكويته ولا شيء لبدعة عتابوي دكريت دور بكويته ولا بدعة وبدعش وەکو باسمان کرد ماناکەی ئەمەی کە بڵێن لە بابی غەیری عیباداتە تۆ شتێک داهێنراوە سوودیە بۆ مسلمانان هیچ ڕێگریەک نییە بڵێ وەڵام من وەری ناگرم یعنی سێ بڵێ کاکە وەڵام من تەلەفۆن بەکار نایەنم مۆبایل بەکار نایەنم لە بەرەوەی بیدعەیە ئەم شتە ئینسانی عاقڵ و ژیر نایڵێت کاکە ئەم هەموو تەکنەلۆجیا و علم و زانستە هەیە نابێ بڵێ کاکە وەڵامە بیدعەیە بەکاری نێناوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام واری دینە داهێنراو نەکرێت ئیبتیداع نەکرێت لە مەسائلی دینیە بەڵام ئیبداع بکرێت
داهێنان با بکەین ئێمە داهێنان بکەین لە بواری دنیا مسلمان با بەرەو پێشەوە بچێت ئەمە کورتەیەک بوو دەربارەی ئەم فەرمودەیە داواکارم لە خوای پەروەردگار زیاتر شارەزامان بکات لە دینەکەی داواکارم لە خوای پەروەردگار تەقوامان پێبەخشێت خوای پەروەردگار وامان لێ بکات کەوا پابند بین بە سونەتەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و سونەتەکانی خەلیفەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم خوای پەروەردگار یارمەتیمان بدات کەوا ئەم دینە جوانە لە ژیانی خۆمانە تەطبیقی بکەین داواکارین لە خوای پەروەردگار دوورمان بکاتەوە لە هەموو بیدعە و خوڕافاتێک داواکارین لە خوای پەروەردگار لەم ڕۆژە پیرۆزانە مسلمانان سەر بخات لە هەموو شوێنێک بە تایبەتی لە غەزە و دوژمنانی ئیسلام مسلمانان سەرشۆڕ بکات وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته